روژه دا هر چار پارچه کردستانه و روژه آلای ام حس کن ببیته یعنی وکی روژه که دولت کردی دوی روژه دا بیت راگیاندن ام همه امیدوارین هر چار پارچه کردستانه ببنیک حزبید ماش همه ببنیک همه قصوانیک بیتن بس حتی کنگی اول من ملانی گوی او من ملانی گیدی که ام حس کن همه دانشن گلیک ریک کهون بو دولت کردستان حاول بدن روژه آلای کردستان بروژه که مازن زانم ما سنخینا سرشته ما خواته بود کرده ما ریفراندوم کرده ایشالا دست جناب سروکی دولتش را گینین خینا ما بلاش ناچی خینا و شهیده بلاش ناچی پیرۆزبایی لە هەموو میلەتی کورد و کوردستانەکەم و ئاڵا نرخێکی خۆی هەیە ئاڵا ئەو ئاڵایە بە خوێنی پێشمەرگە ئاودراوە یعنی پێویستە بەرز بنرخێتێ. من وەکو کچێکی کورد ڕۆژی ئاڵا بە ڕۆژێکی زۆر پیرۆز ئەزانم و دەبێت هەموو کورد بزانێت کە ئەمڕۆ ڕۆژی ئاڵامانە و دەبێت ئەم ڕۆژە بە ڕۆژێکی گرنگ بزانین و چونکە برا پێشمەرگەکان بەڕاستی زۆر ماندوو بوونە بۆی ئەو ئاڵا هەر بە شکاوی بمێنێتەوە بۆی ئێمەش نابێت ئەو ڕۆژە بە فەرامۆش بکەین یاخود بە گرنگی نەزانین و دەبێت هەموو دنیا بزانێت کە ڕۆژێک هەیە کە هەفتەی دوازدەیە دەبێت یادی ئەو ئاڵایە بکرێتەوە چونکە ئاڵایەکی زۆر ئاڵا ناتوانێت تەنیا لە یەک ڕۆژ ڕێز لێ بگرێت هەموو ڕۆژەکان پێویستە ئاڵاکەت بەرز ڕابگرین پیرۆزی ئاڵاکەت بە خەڵکانی تر بناسێن و لە ڕۆژێک کە تایبەت کرایە بۆ هەر دەوڵەتێک بۆ هەر نیشتیمانێک بۆ هەر هەرێمێک لەو ڕۆژە پێویستە زیاتر و زیاتر خزمەت بکرێ بە ئاڵا دووپات بکرێتەوە لە بۆ نیشتیمانت لە بۆ هەرێمەکەت کە ئاڵاکەت بەرزە کە ئاڵاکەت پیرۆزە.